بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بە ڕێزان هەر لێ درێژەی قسەکردن لەسەر کارنامەی لیستی ١٠٤ کۆمەڵی ئیسلامی بۆ هەڵبژارنەکانی عێراق بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا عەبدوڵڵای ئیبراهیم کاندیدی لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی و مامۆستا یاسین حەسەن ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی درێژە دەدەین بە قسەکردن لەسەر ئەم بابەتەی کە لەم ڕۆژانەدا جێگەی باس و قسەیە. بەخێراتنتان دەکەم زۆر مامۆستا عەبدوڵڵا بە لە بەڕێستەوە دەست پێ بکەم بەڕێزت وەکو زانایەشی ئاینی بڕیارت داوە بەشداری لەم هەڵبژارنەدا بکەی و وەزیفەی خۆت لە مینبەرەوە بگوازیەوە بۆ حەقلێکی تر بۆ گۆڕەپانێکی تر کە دەکرێت بڵێن تەواو جیاوازە لەو ژینگە و لەو محیتەی کە بەڕێزت وەکو زانایەشی ئاینی کارت تێدا کردووە. پرسیار لێرەدا ئەوێ بۆچی ئەم بڕیارت داوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بەڵێ من حقیقەتەن بڕیاری ئەوم داوە کە مشارەکە بکەم لەو پرۆسە سیاسەتدا و بینێنە ئەو کایی انتخاباتەوە و خۆمان کاندید بکەین بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. دیارە وەڵامەکەی زۆر ڕۆشنە چونکە ئەگەر ئێمە بڕوانین بۆ ژیانی پێغەمبەرانی خوا عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام بێگومان ئەرکی پێغەمبەرانی خوا عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام تەنها کورت هەڵنەهاتبوو لە مانەوەیان و ئەداکردنی ئەرکی سەرشانیان لە ناو پەرستگا و مزگەوتەکاندا. هەروەها بەشداری بەندەشتێکی نوێ نییە لە پرۆسەی سیاسی لەو ئانوساتەی ئێستادا مەگەر ئەوانەی پێشەواتی گەلانیان کرد لە ڕابردوودا، مەگەر ئەوانە پێغەمبەرانی خوا نەبوون عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام کە خوای گەورە بۆ ڕێبەرایەتی کردنی کۆمەلگاکانیان ڕەوانی کردن، مەگەر ئەوان بۆ تەحقیقی عەدالەت و بۆ پێچانەوە و وەلانانی جەور و ستەم و ئەو زوڵم و نەعەدالەتی کە لەناو کۆمەلگاکاندا دەگوزەرا مەگەر پێغەمبەرانی خوا عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام خوای پەروەردگار بۆ ئەوە ڕەوانەی نەکردن، مەگەر پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام کاتێکە بەشداری لە ئەو پەیماننامەیەدا دەکا کاتێکە ئەو پیاوە دێ لە ناو شاری بازاری مەکە کاڵاکەی دەفرۆشێ بە عاسی کوڕی وائیل، دواتر پارەکەی لێ غەصب دەکا و گلی دەداتەوە لە لای خۆی نایدات. دواتر لە نەتیجەدا پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام دقیق ساڵی 590 میلادیە پێغەمبەری خوا لە تەمەنی 20 ساڵیدا عەلەیهی الصەلاة وەسەلام. ئەوە لە نەتیجەدا لە ماڵی عەبدوڵڵای کوڕی جەدعان لەگەڵ کۆمەڵ ئەشرافی تری معقول خاوەن ئینصاف و خاوەن مروءەت کۆ دەبنەوە بۆ سەرنەوەی حەقی مەزلوم. لە نەتیجەدا حەقی کەسەکان وەرگرتەوە مافەکان بۆ جێڕایەوە. لە دوای هاتنی وحی بۆ پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام ئالەو دوای ئەوە پێغەمبەری خوا ئەم مەقولەیە دەفەرمێ و دەفەرمێ ئەگەر لە ئیسلامی لەو دوعیت به فی الئیسلامی لەئەجەبت، ئەگەر لە ئیسلامیشدا من بانگ بکرێم بۆ کۆبوونەوەیکی وەها بۆ سەرنەوە لە حەقی خەڵکی مەزلوم و ڕەش و ڕوت و پەرێشان و بێنەوە لە ئیسلامیشدا ئەگەر کۆبوونەوەیکی مؤتەمەرێکی فراوان بکرێت بۆ سەرنەوەی حەقی مەزلومەکان لەوەشدا بەشداری دەکەم. کەواتە ئەوەی کە پاڵی بە ئێمەوە ناوە بەشداری بکەین لە پرۆسێکی وەها چارە نووسازدا تەنها سەرنەوەی مافی خەڵکی مەزلومە و خەڵکی لێقۆماوە خەڵکی پەرێشانە. اینجا بەشداریکردنی ئێمە ئەرکێکی ئاینیە و ئەرکێکی ئەخلاقیشە، هەم واجبێکی دینیە و هەم واجبێکی ئەخلاقیە و بەشێکە لەم فەرمودەی پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام کە دەفەرمێ من لم يهتم بأمور المسلمين فليس منهم. هەر کەسێک بەو ڕوحیت و قەناعەتەوە مامەڵە نەکا مشور لە کاروباری مسڵمانان نەخوا و بۆیان پەرێشان نەبێ و هەروەها غەم و پەژارەدا نەگرێت بۆ کارەکانیان و هەوڵی ئەوە نەداکە معاناتی سەرشانیان سوک بکات دەفەرمێ لەوان نییە. کەواتە دەکرێت ستەم و ئیستبدادیەت و قۆرەخکاری و ئیحتیکار و هەموو کاکانی ژیان بوونی هەبێت، بەڵام ئێمەش لە واقعەیەک ڕامێنین کە خەڵک بەڕاستی دەست و پەیوەندی بەسراوە و خەڵک پەرێشان کراوە، خەڵک دەستی نراوەتە بینە قاقای و خەڵک تا سەر ئێسقان ژیانی بەرە و ژیان تاڵی براوە. ناکرێت ئێمە بەڕاستی لە واقعی کۆمەلگا ئەوها تەماشاکەر بین و بینەر بین و لە دوورەوە بڕوانین، چونکە پێغەمبەرانی خوا عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام کاتێک کە خوای گەورە ڕەوانەی کردوون لە واقعی کۆمەلگا ڕانەماون، بەڵکو وەکو باسم کرد لە سەرەتاوە بۆ ڕێبەراتی و ڕێنماییکردن بۆ دروستکردن و ئاوەدانکردنەوەی علاقە و پەیوەندی نێوان خالق و مەخلوق و عابید و معبود لەلایەکەوە لەلایەکی ترەوە خەڵک بێدارکەنەوە لە ئیستبدادیەت و لە قۆرەخکاری و لە زوڵم و ستەم و لەو نەعەدالەتیانەی کە لە سەردەمی خۆیاندا بە جۆرە لە جۆرەکان بەڕاستی گوزراوە. زۆر باشە. مامۆستا یاسین لەم ڕۆژانەدا زۆرتر قسە دەکرێت لەسەر گۆڕانکاری و زەڕوەتی گۆڕانکاری. دەمەوێت لە بەڕێزت بپرسم سەرەتا
قورآانی پیرۆز چۆن مامەڵە لەگەڵ پرسی گۆڕانکاریدا دەکات ئەو سیاکانە چین کە تێیدا بابەتی گۆڕانکاری لە قورآانی پیرۆزدا هاتوون یاری. بەڵێ بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ بەڕێستان و بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. حتمما قۆناغەکەی حساس و هەستیارە و پێویست بە لێدوانی جددی ئەکا سەبارەت بە وەزعیکە لە هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەی بە شێوەیەکی گشتی بەرەو هەڵبژاردن ئەچین هەڵبژاردنێکی چارەنووساس و لە قۆناغێکی سەختدایە و دەرەنجامەکان ئەتوانین بڵێن حاڵەتی ژیان و گوزەرانی خەڵک بە شێوەیەکی گشتی و لایەنە سیاسیەکان و مامەڵە و بەرخورد لەگەڵ یەکتریا دیاریەکە. گۆڕانکاری حتمما پرۆسەیەکی گرنگ و زۆر ئاڵۆزە لە ژیانی ئینسانە. پرۆسەیەکی لە مێژینەیە بە مێژووی ئینسان کاتۆ ئینسان هاتۆتە وجود. گۆڕانکاریش پرۆسی گۆڕانکاری وەکو خودت وەکو خێزان وەکو کۆمەڵگە وەکو پرۆسی سیاسی تەنانەت وەکو شارستانیەتەکانش دەستی پێکردووەوە. ئینسانش لەسەر ئەساسی گۆڕانکاری وەستاوە. گۆڕانکاری بۆیە پرۆسیەکی ئینسانیە، مای نوێبوونەوەیە، مای مراجعەی زات و بەخۆداچوونەوەیە. ئەم کارە ئەخوازێکە قسەی زۆر جددی لەسەر بکرێ. گۆڕانکاریەکان کە ڕوئەدا بۆ ئەو نوێبوونەوەیە. گۆڕانکاری یاخود تەغییر بریتیە لە لێدانی ڕێگەیەکی نوێ لەسەر ئەرزنا. شارەوانی بانگ نەکەی کە ڕێگە لێبات لەناو دەماغی ئینسانە بۆ بەرهەمهێنانی عەقڵێکی نوێ، لۆژیکێکی نوێ و بەرنامەیەکی نوێ. کاتێک کە ئینسان خۆی عەقڵ بریتیە لە چی؟ عەقڵ بریتیە لە دەماغ لە کاتی ئیشە. عەقڵ بریتیە لە دەماغ لە کاتی ئیشە. ئینسان کە ڕایە لەسەر حاڵەتێک بەردەوام بێ لەسەر ئەو حاڵەتە لە شعوریەن ئینسان یا هەندێک جار توانین بڵێن لا شعوریەن گرنگەوەی فکری نیە ئیستیجابەی ئەبێ بۆی کە لەسەری بربەجە کراوە بۆ بەبێ بیرکردنەوە کارەکانی ڕابردوو بە ئەنجام ئەگەیەنێ. ئەگەر دقت بگرین ئەو کەسانی کە ئالوودە بوون یا توش بوون بە حاڵەتێک لە تەعەسسوب و دەمارگیری، حاڵەتێک لە ئەو حاڵەتی کە پێوتێ باو بۆیان دروست بووە، هۆگری بوون ناتوانن لێلابن، ئەمانە دیفاعەکەن لەو حاڵەتی خۆیان بۆ چونکە بەبێ ئەرکی بیرکردنەوە ممارەسەی نەشاتی خۆیانەکەن بەپێ ئەو بەرمەجەی کە بۆیان دانراوە. بەواتایەکی تر عەقڵ و ئینسانە بەرمەجە کراوە لەسەر حاڵەتی ڕابردوو. بۆیە هەر کەسێک باسی لە تەغییر و باسی لە گۆڕانکاری کردبێ، فەیلسوف بێ، زانایەکی ئاینی بێ، کۆمەڵناز بێ، سیاسەتمەدار بێ، هەرچیە بێ ئیلا دژایەتی کراوە. بڕوانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە مێژووی مرۆڤایەتیشە هەر کەسێک هات بێ بە شتێکی نوێ بۆ گۆڕانکاری و ئەنجامدانی گۆڕانکاری ئیلا لێی دراوە یا بە زندێق ناسراوە یاخود پێویستاومە دژ بە ئاین وەستاوە تۆ یاوە دژ بە کۆمەڵگەیە یا ئیلا تۆمەتێکیان داوەتە پاڵی. ئەتوانین بڵێن گۆڕانکاری ممکنە لە شارستانێتا بەڵام مقەوماتی پێویستە. مقەوماتی پێویستە بێگومان پرۆسێکی وردە، پرۆسێکی زۆر ئاڵۆزە، ناکرێت بە سادەیی ئینسان قسەی لێ بکات. بۆ نمونە کە ئەڵێم ممکنە یعنی کەسێکی وەکو ئیمامی غەزالی یەکێکە لەو دە کەسەی کە هەتا ئەسش کاریگەریان هەیە لەسەر فکری بەشەری هەیە لە ئەمریکا، پسپۆر و لێکۆڵیار هەن لە ئەمریکا 30 ساڵە بۆ ماوەی 40 ساڵە خەریکی لێکۆڵینی و سەبارەت بە ئیمامی غەزالی و بەرهەمەکانی ئیمامی غەزالی. عەقڵێتێکی عەبقەری زۆر بەهێزی هەبوو بە جۆرێک کە گاڵتەی بە زانایانی دەوروبەری خۆیە کرد. لە سەرەتا ئیمامی غەزالی وابوو بوغرا بوو لە خۆبایی بوو بەو عەقڵی کە خۆی پەروەردگار پێبەخشی بوو. بەڵام هات گۆڕانکارێکی لە خۆیان دروست کرد بۆی کە گەڕایەوە، تەراجوعی کرد، گەڕایەوە بۆ ناوچەکەی خۆی، لێبڕا بۆ کاری ڕۆحی. ئیمامی غەزالی ڕابردوو بوو بە ئیمامی غەزالیەکی تر زۆر جیاواز لە جارانی ڕابردوو. لە قورئانی پیرۆزە جەناب و پرسیارەکە سەوار بە قورئانی پیرۆز کرد. بێگومان خۆی قورئانی پیرۆز کتێبی تەغییرە، بەرنامەی گۆڕانکاری خۆی لە خۆیە، باس لە گۆڕانکاریەکە، لە چاک لە خراپەوە بۆ چاک، لە نزمەوە بۆ بەرز، لە ڕۆشتن بەرەو جەهەنەم بۆ ڕۆشتن بەرەو بەهەشت، لە فرقەت و شەتات و پەرتەوازەیی بۆ وەحدەت، باشە لە گەندەڵیەوە بۆ ئیسلاح. ئەگەر قورئان بێنین لێ بکۆڵینەوەی لە سەرەتاوە هەتا کۆتایی قورئانی پیرۆز کتابی تەغییر و گۆڕانکاری. قورئان یا ئەو تەغییری کە لە قورئاندا باسی لێ وەکراوە مامۆستا دەمێ پرسیاری ئەو لێ بکەم گۆڕانکاریەکە بۆ چاکردنی پەیوەندی نێوان بەندە و خوا یا
ئینسان لەگەڵ ئینسانەکان ئینسان لەگەڵ کۆمەلگا زۆرتر ینی جەخت تەرکیز لەسەر کام گۆڕانکاری لە لە هەمویان متداخین لەگەڵ یەکە هاوکێشەیە کە هەمان تێگەڵکێشن لەگەڵ یەکتریا ناکرێت ئینسان لەگەڵ خوا چاک بێ بەڵام لەگەڵ خەڵکا خراپ بێ ئەو کەسێ لەگەڵ خوایە چاکە لەگەڵ خەڵکیشە چاکە بێ ناکرێت ئینسان نزیک بێ لە خوا لە ڕەحمەتی خوای گەورەوە بەڵام بە بەزەیی نەبێ و بەڕەحم نەبێ بەرامبەر بە خەڵکی بۆیە ئینسان بەردەوام مەمورە بۆی ئیستیلاحکە لە نێوان خۆی لەگەڵ خوای پەروەردگار ئەم پەیوەندیە نێوان خۆی و خوا چاکە بۆ تا پەیوەندەکەی تری ئەم لەگەڵ ئینسانەکان و لەگەڵ مەخلوقاتی خوای پەروەردگار چاکە. باوەس عەبدوڵڵاه بەڕێزت وەکو زانایەکی ئاینی ئەوە دەزانی کە وەزیفەی پیاوێکی ئاینی کە یەکێک لە وەزیفە سەرەکیەکانی قسەکردنە بۆ خەڵک لەسەر مینبەر جیاوازە لە وەزیفەی کەسێک کە وەکو پەرلەمانتار دەچێتە ناو هۆڵی پەرلەمان و چزانم ینی ئەمە وەرسەرخانێک دەبێت لە حاڵەتی ئەوەی کە بەڕێز دەگە بچی بۆ پەرلەمان و بۆ هۆڵی پەرلەمان و لە سەرێکی لەو کورسیانە وەکو پەرلەمانتار دابنیشیت بەڕێزت بۆ ئەم تەحەول و ئەم وەرسەرخانە ئامادەی بەدڵنیاییەوە هەر تاکێک لە ئێمەمانان کاتێک کە خۆی ئامادە دەکا بۆ ناو پرۆسەیەک بەتەکیت دیارە هەڵگری کۆمەڵێک پرۆژە و پلان و بەرنامەیە بۆی بتوانێت ممارەسەی و پرۆژانە بکە و هەوڵی ئەوە بدا کە بە فیعلی بەعمەلی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ پوری جورئەتەوە بە بەردەوامبوون لە کۆبوونەوەکانی و مشارەکەکردنی کاتە سەرەتای ئامادەی تو بە پرۆژێک دەست پێ دەکات بەدڵنیاییەوە بەڵکو پوختەیەک لە پرۆژەکەت بۆ بینەران باس بکەی پرۆژەکەی من دیارە لە چەند خاڵێکدا خۆی دەبینێتەوە وەکو کاندیدی ژمارە 4 لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان دیارە ئێمە هەمومان باش دەزانین لە بەتایبەتی لە هەرێمی کوردستاندا و دوای ڕوخانی ڕژێم و سەدەمی ڕژێمی بەڵام ئێمە باز لە گۆڕانکاری دوای ڕژێمی لە ناوچوو دەکەین کە سەدام حوسێنە دیارە لەو کاتەوە هەتا ئێستا دەگەڵدا بێت هیچ ڕەحم و سۆز و بەزەیەک بەرامبەر بە زانایانی ئاینی ئیسلام نەکراوە و دەستیان لێ نەپارێزراوە چ لە منطقەی جنوب و چ لە کوردستانی خۆشمە یعنی پەنا براوە بۆ بەکارهێنانی توندوتیژی سەبارە بە مامۆستایانی ئاینی و حەڵالکردنی خوێنیان و ئیهانەکردنیان دوورخستنەوەیان لە مینبەر و میحرابەکان کە مینبەری پێغەمبەری خوایە عەلەیه الصەلاة وەسەلام وإلى آخره بۆیە من یەکێک لە پرۆژانەی کە من لای خۆمەوە گاڵاڵەم کردووە و من دەمەوێت بەڕاستی لێرە وەکو ئومێدێک بە تەواوی بینەرانی بەڕێزی پەیامی بدەم و بەتایبەتی زانانی سەربەرزی ئیسلام ئەوەی کە من بە پشتیوانی خوا ئەوەلەن بە پشتیوانی خوای پەروەردگار دەمەوێت ئەوە بکەین بە پرۆژە یاسایەک لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاسای تایبەت بۆ بەردەرچێت حەسانەیەک بێ بۆ زانانی ئاینی بۆی کە مامۆستایانی ئاینی وا بە هاکەسایی خەڵک مامەڵە لەگەڵدا نەکات ئێمە هەموو کاتێ بەڕاستی معارەزین بۆ کۆمەڵە شت بڕوا بکە ساعت 2 شەو تەلەفۆنم بۆ کراوە بۆ قەزای تەلاق لە ساعت 4 بەیانی و پێش 2 ساعت و نیو پێش نوێژە بەیانی بانکرا تەلەفۆنمان بۆ کراوە بۆ مەسەلەی جەنازەی فڵان لە مزگەوتە و دەیشۆین و وەرە نوێژی لەسەر بکەوانە لە حاڵەتەکانی تردا یعنی جاری وای خەڵک لە ماڵەوەی خەوتووە لە کاتی مەسەلەی سەرحەتدا بۆ ئێمە لە هەموو کات و ساتەکاندا بە جیاوازی کاتەکانەوە ئێمە بەڕاستی بەردەوام دین و دەچین بەڵام هیچ یاسایەک نییە بۆ پاراستنی شکۆی زانایان بۆیە یەکێک لە پرۆژانی کە من بەڕاستی لەلایەن خۆمەوە نووسیومە و دەمەوێت داکۆکی لەسەرکەم و هەوڵی بۆ چەسپاندین بدەم لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بریتە لا دەرکردنی یاسایەک بۆ پارێزبەندی و حەسانە بۆ زانانی ئاین و پاراستنی شکۆیان دووەمیان بە پارێزگاکردنی دەواازەی ڕاپەڕی ڕاستە ئەمە تا ئەندازەیەک تایبەتمەندێکی هەیە بۆ دەڤەرەکەی ئەو دەڤەری کە من تیایدا کاندیدم بەڵام لە هەمان کاتدا ئێمە ئەومان بیر نەچێت نقطەی ئینتەلاق واتە سەرچاوەی ڕاپەڕینی گەلی کوردستان لە بەهاری 1991 و دواتر لە 2003 کە کۆتایی بە ڕژێمی گۆڕ بەگۆڕ هات سەرچاوەی ئەو ڕاپەڕین لەکوێ دەستی پێ کرد لە بەهاری 1991ەوە کە دەڤەری دەواازەی ڕاپەڕی لە دژی ئەو ڕژەمە دڕندەیە کەواتە تا ئێستا وەک پێویست ئاورێکی وەها نەدراوە بەلای دەواازەی ڕاپەڕیندا نەدراوەتەوە دەستی هەریکاری بەڕا بکێشرێت مەشارعی وای لێ بکرێتەوە کە سوود ببیندرێت لە تاقە و توانە وزەی گەنجان لە خەڵکی خوێندەوار لە خەڵکی خاوەن شەهادا ئێمە دبینیمان گەنجان بەڕاستی بەشێکی زۆری سەری خۆیان هەڵگر بۆ هەندەران و خۆیان تەسلیمی قەزا و قەدەر کرد ئەمە لە نەتیجە چییە لە نەتیجەی بئیشی و بێکار و کەسابەتیە بەڵام کاتێک کە دەستی ئاوەدانی بکا بە مەنطقەیەک و بەتایبەتی ئەوەی کە ئەو پرۆژەیە ئەگە بچێتە بواری عەمەلیەوە کە ئێمە بەڕاستی بە پشتیوانی خوا هەوڵی بۆ دەدەین
لەلایەن ئێمە وەکو کاندید بەڕاستی سادقان ڕازگۆترین وشە بۆ کە دەنگدەرانی خۆمان ئەوەیە کە ئێمە بەڕاستی هەر کەسێک بڵێ من وها دەکەم و ئەوە لە سەداسەد جێبەجێ دەکەم خلاف دەڵێ لەگەڵ دەنگدەرانی خۆی بەڵام ئەرچی ئێمە بریتە لە هەوڵدان ئێمە بە پشتیوانی خۆی پەروەردگار ئەو پرۆژەیە کە نووسیمانە لەلایەن خۆمانەوە بە تەئکید لە ئەنجومەنی نوێرانی عێراق کاری لەسەر دەکەین بۆی کە یاسای تایبەت دەربچێت و دەواازەی ڕاپەڕین بکرد بە پارێزگای لە پارێزگاکانی پارێزگاکی تر بۆ هەرێمی کوردستان زیاد بکرێت. پرۆژێکی تر بە کوتی ئاماژەی پێ بکەم هەوڵدانە بۆ هاوتاکردنی موچە و ئیمتیازاتی سەرجەم فەرمانبەرانی هەرێمی کوردستانە بە سەرجەم پارێزگاکانی عێراق. ئەگەر قانونێک بێت هەرێمەکان ملزم بکات پابند بکات ئەو کاتە هیچ کەسێک جورئەتی ئەوە ناکە تەلاعوب و یاری بە چارەنووسی وەقوت و موچە و بژێوی ژیانی هاوڵاتیانەوە بکات ئەو کاتە دەبێت لەڕێی قانونەوە ئەو هەرێمە ملزم دەکرێت بۆی پابند بکرێت و نەتوانێت جارێکی تر بیر لەوە بکاتەوە کە چارەنووس و عاقبەتی ژیانی هاوڵاتیانی خۆی بەو شێوەیە لێ بەکوەکو ئێستا ئێمە دەبینین کە ژیانی خەڵک بەڕاستی لەو پەڕی تەنگەتاوی و تاڵی و ناڕەحەتیدایە. بۆیە بەڕاستی ئەوەش پرۆژێکی ترە لەو پرۆژانەی کە بەندە دەوێت ئیشی لەسەر بکات کە ئەمە حەق و مافی خەڵکە ئەوە منت نییە جاری وایە کە حکوومەت دەڵێ وڵا پێویستە لەو فترەیەدا ئەمە هەموو لای بیسییان پێویستە زانانی ئانی لە وتارەکانیاندا دەستخۆشی لە حکوومەتی هەرێم بکەن ئێمە دەستخۆشی چ لە حکوومەتی هەرێم بکەین لە کاتێکدا کە خۆی زاڵمانە هاتووە قوتە و موچی خەڵکی بڕیوە هەچی خەدمات و پرۆژە خزمەتگوزارەکانە پێچاویەتەوە سەرای کە حەقێکی خەڵکە لەسەر لەلای ئەوە گلی داوەتەوە دوای ئەوەی کە سەمی لێ کردوین بێم دەستخۆشیشی لێ بکەین. مامۆستا دوای ئەم ناوبڕە ڕێگەت پێدەم قسەی زیاتر بکەیت لەسەر پرۆژەکە دوای ناوبڕێکی کورد دەگەڕێن ویلایەتان بەڕێزە. ئێمە دەمانەوێت لە بەغدا بە پێی دەستور ئەو کێشانەی کە هەند چارەسەر بکرێن کێشەی نەوت کێشەی پارەی دەزرا و بردراو کە بە پێی هەندێک سەرژمێر بە پێی هەندێک زانیاری کە بە من گەیشتوە زیاتر لە 300 ملیار دۆلار براوەتە دەرهی عێراق کە دیارە بەشێکی لە هەرێمی کوردستانەوە چووە پارەی خەڵکە و براوە لە شوێنی کە تاقەت کراوە کێشەی پێشمەرگە ئەو پێشمەرگە بە ڕێز و دڵسۆزانەی کە ئەگەر ئەوان نەبوونایە ئەم هەرێمەش بە مەرەدی مووسڵ دەچوو بەڵام پێشمەرگەکانمان دەبێ وا مامەڵەیان لەگەڵدا بکرێت لە مؤسسە و دامەزراوەیەکی نیشتیمانیدا کە هی هەموو لایەکمان بن هیچ کەس بە میلیشیا و بە هێزێکی تایبەتی خۆیانیان نەزانێت. ئێمە خۆمان پێشمەرگە بووین باش لە معاناتی پێشمەرگە تێگەین بەغدا ناتوانێت چۆک بە بوێری ئێمەدا بدا. دژی گەندەڵی داری و سیاسی وابورین و دروشمی ئێمە نەوتی کورد بۆ کووردە نەک بۆ حیزبە لە پەرلەمان یان لە حکوومەتدا بووبین پۆستمان بۆ بەرژەوەندی تایبەتی بەکار نەهێناوە هەمیشە نەخێر بۆ حیزبایەتی و خزمایەتی دروشمی کارمان بووە داکۆچی کار بووین لە سنوورە شەرعیەکان و هەڵوێستی ئیسلامیانەمان هەبووە بەرامبەر هەموو کێشەکان پێکەوە بۆ دادگەری پێکەوە بەگشت گەندەڵیدا دەچینەوە. دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێت ماوەس عەبدوڵڵا قسە دەکرد لەسەر پرۆژەکەت پێش ئەم ناوەبڕە بەردەوام بە لەسەر قسەکردن لەسەر پرۆژەکەت فەرموو. ئێمە لە ئەو ئانووساتی ئێستا بەتایبەت ئەم 4 ساڵەی کە ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە ناڕەحەتترین ژیاندا گوزەر دەکەن ئێمە دەبینین بەڕاستی فەرمانبەران بەگشتی کە خاوەنی سەرچاوە و مەشروعێکی وەهای دارایی نین بۆی بتوانن تۆزێک لە ئازارەکانی سەرشانیان کەم کاتەوە خەڵکی مەقدوری دەڤەری گەرمیان ئەو خەڵکی کە ئەنفەر کراوە موچی خانەنشینی شەهیدان و هەروەها خانەنشینی تر ئەوانەی کە یاسایین و شان بەشانی سەرجەم موچەی فەرمانبەرانی تر
ئێمە دەبینین لەم 4 ساڵەدا بەبێ هیچ مبەررێک بەبێ هیچ پاساوێک دەستبراوە دەزرێژی کراوە بۆ قوت و موچە و بژێ و ژیانی خەڵک ژیانی خەڵک بەرەو ناڕەحەتی برا و ناچار کرا کە خەڵکێکی زۆر بەرەو هەندەران سەری خۆی هەڵگرێت و خەڵک بەڕاستی لە پۆری بێهیوایی و مەیوسبوون و بێئومێدی داهاشیان گوزەر دەکات بۆیە ئەوە پێویستی بەوەیە لەلایەن لە ئەنجومەنی نوێنەرانی عراق بە پێی دەرکردنی پێشکردنی پرۆژە یاساک و دەرکردنی یاساکی تایبەت بۆ بوارە پێویستە ڕێگەری ئێمە ڕێگەری لەوە بکەین کە چه حکوومەتی هەرێم بێ هەرچەندە لە عراقدا تەنها یەک ئیقلیم و هەرێم هەیە کە هەرێمی کوردستانە پارێزگاکانی تر داوایان کردووە کە بۆیان نەچۆتە سەر و ڕێیان پێ نەدراوە موافقیان بۆ نەکراوەکو هەرێم ئیداری خۆیان بکەن بەڵام هەرێمی کوردستان کە لەم چەند ساڵەدا نەیتوانیوە وەک پێویست بە ئەرکی سەرشانی خۆی هەڵبسێت و جوانترین ژیان پێشکەش بە هاوڵاتی و هاوشاریان و هاونیشتیمانیانی وڵاتەکەی بکات و ژیانێکی شەڕفمەندانیان بۆ دابین بکات کەواتە لێرە پێویست بەوە دەکات ئەوە ئێمەی ناچار کردووە کە خاڵکی وها لەنا پرۆژەکەمان نەجێ بکەینەوە و لە ئەنجومەنی نوێنەرانی عراقدا ئێمە داکۆچی لێ بکەین و هەوڵی چەسپاندنی بدەین. زۆر باشە مامۆستا یاسین لە ئێستادا بابەتی هەڵبژاردن یان هەڵبژاردن خۆی لە چوارچێوەی پرۆسەی کارکردنی سیاسیانە بەڕێزت پێ دوایە ینی ڕێگەیەک بێت لەو ڕێگەیانی کە دەشێ ینی ئێمە ئاسوی گۆڕانکاری تێدا ببینین بۆ کۆمەلگا. بەڵێ من باسێکی پرسیارەکە ئەوەی جاری ڕابردوم تاوانەکەگە ڕێگەم پێ بە دووسێ دەقە باسی گۆڕانکاری بکەم لە قورئانی پیرۆزە ئەو جار وەڵامی ئەوا دەینەوە. طبعا لە قورئانی پیرۆزە ئاەتگەلێکی زۆرمان هەیە کە باز لە گۆڕانکاریەکە و قورئانی پیرۆز خۆی کتێبی گۆڕانکاریە. وەکو بۆ نمونەیەک لە ئاەتەکان کە خوای گەورە فەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم یا لە ئاەتێکدا فەرمێ ذلك بأن الله لم يكن مغيرا نعمة أنعمها على قوم حتى يغيروا ما بأنفسهم. لێرە مەدلولی ئەم ئاەتە ئەگەر دقت بین کۆمەڵێک بنەمای زۆر چاکمان و کۆمەڵی حەقایق ئەخاتە بەردەستی ئێمە کە بۆمان ڕوون ئەکاتەوە گۆڕانکاری ممکنە بۆ عنوانەی کە لە قورئانی پیرۆزە باسمان لە طبعا لە قورئانە گۆڕانکاری ڕەبتە بە ئیرادەوە ئیرادەی ئینسان خۆیەوە. قورئانی پیرۆز زۆر مامەڵە لەگەڵ حاڵەتە ڕواڵەتیەکانە ناکات زیاتر مامەڵە لەگەڵ ناخی ئینساناکە. گۆڕانکاری کاتێک کە لە ناخە دروست ئەبێ یەکسەر خۆی پەروەردگار مامەڵ لەگەڵ حاڵەتەیەکە. بەڵگەشمان زۆرە بۆ ئەمە بۆ نمونە خوای گەورە لە قورئانە فەرمێ فعلم ما في قلوبهم فأنزل السكينة عليهم. مجرد كزاني خوای پەروەردگار چی لە دڵەکانیانایە سەکینە و ئارامی دابەزان بۆ سەر دڵی سەحابەکان و بۆ سەر موسڵمانان بەگشتی. لە ئاەتێکی ترا خوای پەروەردگارە فەرمێ ثم تاب عليهم ليتوبوا. ئەمە معنای چیەگەێنێ ثم تاب عليهم خوای گەورە تەوبەی لێ وەرگرتن بۆی تەوبە بکەن وەکوایە فەرمێ فأحبهم ليحبوه. لێران نوری خوای پەروەردگارەکەوتە پێشکاری ئینسانەکەەوە. زۆر چاکە من دەمەوێت ئەم بابەتەی بەڕێز ئەم قسانەی بەڕێزت ببەسمەوە بە ئێستای کوردستان ئەگەر سەیرێکی سیاقی ئەم ئاەتە بکەین و وشەیەک دەرێنین إن الله لا يغير ما بقوم قوم بەڕێزشت باسی ئیرادەت کرد حەز ناکەی بۆ گۆڕانکاری ئێمە پێویستیمان بە ئیرادەیەشی دەستە جەمعی هەیە بە تایبەتی کە لێرە قسەکردن لەسەر گۆڕانکاری قسەکردن نییە لەسەر ئیرادەیەشی فەردی ئەوەندەی کە قسەکردنە لەسەر ضرورەتی حضور جەمعە ینی فدوای لە هەرێمی کوردستان ئێستا ئیرادەیەشی دەستە جەمعی هەبێ. دوو بنەمای زۆر سەرەکی هەیە. یەکەم گۆڕانکاری لە ناوخۆوە کرێ لە داخلەوە کرێ. دووهەمیان گۆڕانکاری ئەبێ بە شێوەیەکی دەستە جەمعی بێ چونکە ئاەتەکەش هەروەمان پێ لە مێژوش هەروەمان بۆ ئیسباتەکە لە ناخی ئینسان خۆیەوە ئیلا ئەبێ گۆڕانکاری بێ. مەسەلێکی سینی هەیە حەزەکەم هەر ئاوا کەمەوە بە برایان ئەڵێن گەنجێک لە تەمەنی 20 ساڵیا ویستی گۆڕانکاری بکە لە محیط و دەوروبەری خۆیان بوو بە 40 ساڵ هیچ گۆڕانکاریەکی بۆ نەبوو. دواییە گەیشتە ئەوەی وتی باشە ناو گوندەکەی خۆمانە گۆڕانکاریەکەم تەمەنی بوو بە 6 ساڵ و پێی نەکرا ناو خێزانەکەی خۆیان تەمەنی بوو بە 80 ساڵ و پێی نەکرا لە تەمەنی 100 ساڵیا گەیشتە و قەناعەتەی کە پێویستە گۆڕانکاری لە خودی خۆیان بکە. لە ناخەوە هەر کاتێک گۆڕانکاری دەستی پێکرد ڕاستەوخۆ گۆڕانکاری لەسەر ئەرزی واقعا جێبەجێ بێ. خاڵێکی تر لەو ڕاستیانەوەیە کە پێویستە گۆڕانکاری بە دەستە جەمعی بێ بە تەنها کەسێک و دوان و سیان و ئەو جۆرە شتانە گۆڕانکاریەکە دروست نابێت. زەینەب کاتێکە لە پێغەمبەری پرسی عەلەیهی سەڵات وەسەلام ئەنوهلەکو وەفینە الصالیحون ئایا لە نێو ئەچین لە کاتێکا پیاوچاکانمان لە نابێ فەرمووی بەڵێ ئیذا کەثوڕ الخەبەث ئەگەر هاتوو خراپەکاری زۆر بوو کاتێک کە خراپە زۆر ئەبێ عقابێکی جەماعی بێ بێگومان بەڵام بە کەس و دوو کەس و سێ کەس گۆڕانکاری ناکرێ گۆڕانکاری ئەبێ جەماعی بێ ئەبێ دەستە جەمعی بێ ئەبێ هاوکاریەکی تەواو بێ ئەمەش بەجەم ئەکرێ
بە تەنها کەسێک ناکرێت لە ڕێی کتێبێکەوە لە ڕێی وتارێکەوە لە ڕێی جەمعیەکەوە ئەمە کاریگەری نابێت بەڵکو کاریگەریەک هەڵبژاردن یعنی ئێمە پرسیارێ دەبێت کە بتوانین ینی ئەکرێ پرسیارێ بکەین بەدیری هەڵبژاردن چییە؟ بەدیرێکی ترمان نییە لە هەڵبژاردن باشتر بێ لەم کاتە بۆیە هەڵبژاردن کە زاناگەلێکی زۆرش فتویان لەسەرداوە و پرۆسەیەکە بۆ تەداولی سوڵتا بە شێوەیەکی ئاشتیانە ڕێگەیەکی زۆر باشە بۆی کە جەماوەر تاکتاکی خەڵکی هەڵی ببژێرێ بچن نوێنەرانی خۆیان هەڵببژێرن و ئەمەش مەسئولیەتە و ئەمە شایەتی دانە و ئەمەش کاریگەری ئەبێ لە ئایندەیە ئینسان بەرپرسەوێ بەو دەنگەی کە ئەیدا کە تۆ شایەتیە دەی ئەم کەسە شیاوە بۆ ئەوەی کە بڕوان نوێنەراتی من بکە بە ئاگابن خەڵکە کێش هەڵەبژێرن لێرەوە ئەتوانین بڵین لە ڕۆ شەرعەکەیشەوە بێگومان ئێماڵین حکم بۆ خوای گەورەیە بەڵام سوڵتە بۆ شەعبە بۆ جەماوەرە جەماوەر نوێنەرانی خۆی و دەسەڵات دیاری ئەکا بۆی کە لە ئایندەیە ئەم جەماوەرە ئەم خەڵکە بەڕێوەبەرن ئێستا ئەم قۆناغی کە ئێمەیتان ئێستا باشترین ڕێگە بۆ گۆڕانکاری بریتە لە سندوقەکانی دەنگدان بۆیە من داوام وایە لە بینەرانی بەڕێز و خۆشەویست هیچ کەسێک ساردیان نەکاتەوە بە بیان و بەهانەی جۆرا و جۆر ناومێدیان نەکا بۆی کە گۆڕانکاری نابێت لە ڕابردووە چی ڕوویداوە نە نوێنەرانی سەرڕاست و ڕاستەقینەی خۆیان بابنێرنە ئەنجومەنی نوێنەران و هەروەها پەرلەمانی کوردستان لە ئایندەیە نوێنەرەکانی لیستی 104 سپاس بۆخوا ئێمە خۆمان ناینین بەڵام لە دۆستان و لە حەزانشمان شایەتی ئەوادن کە سەرمەشق بوون بۆ گۆڕانکاری و توانیویانەکە نوێنەرێکی سەرڕاست و ڕاستەقینەی گەل و جەماوەر بن منوەکو بە فرسەتی بزانم ئەم چاوپێکەوتنە لێرەکە وەکو بەرپرسی دەستگای دارایی کۆمەڵی ئیسلامی بە جەماوەری ڕابگەیەن نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی زۆر نیازپاکن هەتا ئێستا کە هاتووە بڕێکی زۆر لە موچەی خۆیانیان گەڕاندۆتەوە بۆ دارایی کۆمەڵی ئیسلامی کە کۆمەڵی ئیسلامی ئێستا زیاتر ڕەنگە بەو بڕەپارانە بەڕێوە بچێکە لە ئیداریاتی ئەگەڕێتەوە سەرەتا کە ئەڕۆنەوە پیان ئیمزاکە موچەکە لە سەتا ئەوەندەی بۆ خۆتانە لە سەتا ئەوەندەی بێ بگەڕێتەوە تەنانەت بۆ پاسەوانەکانش ئێمە دوعاگۆی خێرین بۆ ئەو کەسانی کە نوێنەرایەتیان کردووە لە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی و چوونەتە بەغدا و چوونەتە پەرلەمانی کوردستان جوامێرانە کاروباری خۆیان ئەدا کردو بەڕێوەیان بردووە کۆمەڵی ئیسلامی سوپاس بۆخوا سەرمەشقە شکۆمەندە و وێزگەی پڕ لە سەروەری زۆرە و دەوڵەمەنیشە بەو وێزگانە هەل لە سەرەتاوەکە کۆمەڵی ئیسلامی ئەعلان کراوە و موشکباران کراوە لەلایەن ئەمریکاوە شەیدانێکی زۆرمان داوە و هەروەها سەکردەکانمان تیرۆر کراون و لە زیندان تون کراون نمونەی ئەوەن کە ئیقتیدایان پێوە بکرێ قسەیەک هەیەڵێ ئیستەدیل للمەجهولی بالمعلوم ئەگەر شتێک مەجهولە بە معلوم ئیستدلالی بۆ بێنەرەوە ئەگەر ئایندەمان نادیارە ڕابردوومان ڕوونە و ڕابردوومان پێناسەمانە زۆر چاکە ماوە سەعەدوڵڵا بەڕێزت کاندیدی حیزبێکی کە کۆمەڵی ئیسلامیە بەڕێزیشت پێ دوایە ئەم حیزبەکە کۆمەڵی ئیسلامی ئامادە بێ بۆ بەشداریکردنێکی ئیجابیانە لە هەر گۆڕانکاریەک لە ڕێگەی پرۆسی سیاسی بە تایبەتی هەڵبژاردن لە ئایندەی ئەم هەرێمە و ئەم عێراقەش بەڕێزت گەشتبینی بەمە بەدڵنیاییەوە پێشوە بسمە سەر وەڵامی پرسیارە حقیقەتەن بۆ ئیزافی قسەکانی مامۆستا یاسین و ئیزافی قسەکانی ڕابردووشم کاتێکی ئینسان منکەر دەبینێت و هەڵناسی بە تەغییر و گۆڕانکاری حکمی دزانی ئەوە چییە؟ جا ئینسان چه عالم بێت چه غەیری عالم بێت چه زانا بێت چه خوێندەوار بێت ئەوەی کە دەتوانێت بەڕاستی گۆڕانکاری بکە خۆجاری و گۆڕانکاری تەنها بە خیتاب ناکرێت جاریوێ بە یەک تەوقیع دەکرێت بە یەک ئیمزا دەکرێت بە یەک پەنجەی شاتمان دەکرێت بەڵێ بە یەک دەنگ دەکرێت خواهي يقول درباري بني إسرائيل شد فرمه لعن الذين كفروا من بني إسرائيل على لسان داود خواهي يقول نفريني لو أنا كل بني إسرائيل لسزبان داود بو كانوا لا يتناهون عن منكر فعلوه أو أنا أو منكروا بشرعي نا عدالتي وجور استميك دجوزراء لنا بني إسرائيل دا حتى زانا كان شان هنصا بأركي سرشانيا بو تغيير وقران كاري كدنت يايدا إن جاء بيغمبر من عليه الصلاة والسلام لو بارد شد فرمه من رأى منكم منكرا فليغيره بيده هر کسی که او منکرکی بینی من لجماور دپرسم لبینر عزیزکان دپرسم امرو ولاتی اما بمنکر دار تپر نابت گذرناکا نگ منکرک اي مگر او هم منکر نیه کواجانی خلقی طال کردوا اي مگر فسادی اداری و فسادی اخلاقی و فسادی ابوری نیه که
شعاری زلزل و زەقزەق بەرز دەکرایەوە کە هەتا چارەنووسی میلەتەکە بەو ئاقارە براو بەو دۆخەبرا کە ئێستا خەڵک ژیانی بۆ دۆخە گەشتووە کەواتە ئەوە ئێمە نەماتوانی ئەرکی خۆمان ئەداکەین کاتێک کە ئێمە بتوانین ئەرکی خۆمان ئەداکەین بە تەئکید ئەو کاتە نەبەر بەرفرین نەفرینی خوا دەکەوین سبحانه وتعالى و ئەرکی خۆشمان جێبەجێ کردووە بەرامبەر بە موسەتی پێغەمبەر عەلەیهی الصەلاة والسەلام ئێوە لە پەرلەمانیش لە حاڵەتی چونتان بۆ ئەوێ وەکو کاندیدێکی کۆمەڵی ئیسلامی ینی بەم شێوە بیرکردنەوە ینی مامەڵە بکەن لەگەڵ ئەم ئالیەتە سیاسی بۆ گۆڕانکاریکردن ئەو کۆمەڵگە ینی تانی ئەمە بگوازنەوە بۆ ئەوێ ینی بەتەئکید چونکە تۆ تا کاتێک کە سەرچاوەکە لێڵ دەبێت تا ئەو شوێنەی کە قانون یاساکانی لەدەر دەچێت لەو شوێنەوە پاوانخوازی هەبێت و هێنانی کۆمەڵ پرۆژە قوانین هەبێت بۆ ئەوەی کە بە یاسایی بکرێن لەناو ئەنجومەنی نوێنەراندا و جامە لە ساڵحی حیزبێک بێ یان لە ساڵحی گروپێک بێ یان لە ساڵحی دەستە جەمعێک بێ و یا ئیتفاقێکی ژێر بە ژێر بێت یان هەر ناوێکی تری لێ بندرێت ئەی مەگەر کەواتە زۆر بە ئاسایی دەکرێت لە شوێنانەدا بەڕاستی منکەر سەر هەڵدا و بێتە سەرچاو منکەر جاری وێ منکەر بە یاسا بۆ ڕێک دەخرێت یاسای بۆ ڕێک دەخرێت ئەی مەگەر ئەو فەسادی کە لە وڵاتدا دەگۆزارێت کاتێک تۆ مەساسخانەیەک دەبین لەسەر شەقامەکان مەگەر یاسای بۆ دەرنەکراوە ئەدی ئەو منکەر نیە واجبی سەرشانیە کە ئەم منکەرە یعنی ڕێگری بکەین بە قانون ڕێگری لێ بکەین کە هەڵینکارێکی وها بەڕاستی سەر هەڵدات یان ببێ بە یاسا یان ببێ بە دابونەری لە کەسانی باش لە پەرلەمان بنمونە هەر بۆ خۆی یەشێکە لەو ڕێگرانەی کە لانی کەم نایڵە یاسا ینی منکەر بە یاسا بکرێت بەتەئکید کاتێک کە پرۆژەی جعفەری دێتە پەرلەمانەوە داوای ئەوە دەکا کە ئافرەت بە بچووکی مارە بڕێ و یعنی تەمەنی 9 ساڵی 12 ساڵانەدا کە کاتی زەواج و شکردنی نەهاتووە دیارە ئەمە لەبیر نەچێ یاساکانی عراق لە زیاتر تەبەنی مەذهەبی ئیمام ئەبو حەنیفە دەکات کە قانونەکە بەرای 18 ساڵی داوە بە هەر حاڵ لە ڕووی شەرعیەوە ئافرەت کاتێک کە خۆی ناسی دەگونجێ زەواج بکات بەڵام کاتێک کە پرۆژەی وەها دێتە ناو پەرلەمانەوە يعني ناكري براسي اما عقلتي مذهب جرائي بيتا شتك داخلي برلمان بكاو وبيه منكر بحساب خوي اگر نتيشان شتكي باش بيت بلا من بما او براسي فسادي جورتري ديك وتوا دبي ريغري لا هر منكر بكرت لويك بروجي ياساو قانوني بدر بكرت زرتك ما سياسي امر لير ولي او دبيسين ك چون بو هەڵبژاردن و بۆ دەنگدان لە ڕۆژی دەنگدان و هەڵبژاردندا لە ڕاستی سوودێکی نییە بۆ ئەم کۆمەلگایە بۆ ئومێد چوزانم هەڵبەستن لەسەرەوەی کە ئەمە گۆڕانکاری لە ناو کۆمەلگای کوردی یان عێراقی دەهێنێتە ئاراوە بەڕێزت دوایە ئەمە وابێت خۆی ئەمە دوو جەمسەرێکیان خەڵکێک کە لێزاننی نازانن لایەنێکی تری هەیە کە خەڵکێک بەدەست ئەنقەس ئەنێرێ بۆ ئەوەی خەڵکانێک بە تایبەت خەڵکی ئیسلامی پەشیمان بکەنەوە کاتێکە ئێمە زاناگەلێکی زۆرمان هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە یوتیوبدا بەزێنراوە کە فتوادەن لەسەر جائزی دەنگدان ناکرێت تۆ چاکێک و خراپێک هەیە تۆ بڵێ دەنگ مەیە بە چاکەکە هەیە دەنگ لە چاکانی خراپەکە با بمێنێتەوە لە ئەسڵا خۆی ئێمە ئەگەر دیقەت بگرین لە قورئانی پیرۆزە باسی خەڵقی ئینسانمان بووە کە علەتی خەڵقی ئینسان عیبادەتە علەتی عیبادەتش لعلكم تتقون عبادات بوشي يا الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون علتي عبادة تقوايا باشا علتي تقواش بريتيا لشي بريتيا إقامة عدل دادقري وإذا قلتم فاعدلوا ولو كان ذا قربى ياخذ هو أقرب للتقوى لا آياتك تراك أفرمي أم عدلة بريتيا لبهسترين وديارترين شمكي آيني بويا هرشت بيتا ماي تحقيقي عدل بيويست لسر إنسان كان كجبا جيب كان ناكري تو بلي بديلكي تريانية وجورا كسانا بديلكي تريانية آيا شرع آيا فساد هي بالي قندالي هي بالي أي أموز أهر آوا برا أي باشا قندالي وفساد هتاب مينتو خرابترنا بي بري ولا أي شيء ولا سودينية ولا قران كاري ناكري يا هنديك ألين جائزنية وولي أمري أنا زان لابري أم جورا كسانا خلقاني كزور شارزايا نية لكاروباري كومالاتي نسياسي نديني أو قساناك بلى لو بيان ويان لم جورا توجه رنگە یعنی بارگایی بەدینیەش کە لە پشت ئەم جۆرە بانگەوازەوە هەیە حتا تەیارە ئەلمانیەکانیش لە ئێستادا ئیش لەسەر ئەوە دەکەن کە خەڵک سارکەنەوە لە چون بۆ هەڵبژاردن من نامەوێت بەدەقیق بڵێم فلان و فلان بەڕێز نازانم قسەیەک هەیە لەسەر ئەمەیان نا وەڵا بەدڵنیاییەوە لای ئەلمانیەکانیان بەڵێ ئەمە پەیامێکی ئامانزارە دیارە لەخۆوە ئەم پەیامە ناکرێتە بازاڕەوە چی دەبینی لەمە یعنی
ما بەس لەوەیە کاتێکە ئەوان ئەو شتە دەخەنە ناو شەقامەوە لەوەی کە کاکە ئیدی گۆڕانکاری ناکرێ و خەڵ بڵێ خەڵک ناومێدکردنە و ئەمانە هەمویان هەر وەکو یەکن و هیچ گۆڕانکارێک ناکرێ ئەوە لە نەتیجێ بۆ ئەوەیە کە دەنگدەری نارانی خۆیان وا سارکەنەوە کە نەسن بۆ دەنگدان بەڵام لە بەرامبەردا ئەوان دەنگی خۆیان کەم ناکات ئەمە لەلایەکە و لایەکی تریشەوە ئەمانە لەبەرەوەی کە هەمیشە شوێنە حساسەکانیان کۆنتڕۆڵ کردووە واتە بەدەستی ڕاست دەتوانن تەغییر و گۆڕانکاری لە داتاکان و لە ئەرقامەکاندا بکەن تۆ کەلیمەیەکی 11,000مان هەیە وەرە یەکی بخە پێشەوە دەبێت بە 111,000 وەرە سفرێکی بۆ زیادکە دەبێت بە چەند دەبێت بە 110,000 کەواتە ئەوە تەنها ئامانجێکە بە ئەوەی کە دەنگدەری غیری خۆیان سارکەنەوە بەڵام لە بەرامبەردا ئەوان پێگە و قورسایی ئەو پێگە و قورسایی کە هەیەە لەسەر ئاسی ساحەی سیاسی ئەوانە هەر لە بەشی سەرەوە بمێنەوە و حکومڕانی وەجڵە بەدەستی خەڵکەکە بکەن کاتە دەنگی خەڵک بەهای هەیە هێشتا بەدڵنیاییەوە خەڵک با دەنگی خۆی بەکەم نەزانێت با پێوانێ بێ و پێشتر باسمان کرد بڵێ وەڵاهی نەچوونی من هیچ دەوە ئەزاکە ناگۆڕێت بەدڵنیاییەوە جاری وا هەیە یعنی دەنگی چەند هاوڵاتیەکە یەکسەر تەقلوبات دەکە بە ئالگۆری دروست دەکات لە دەنگەکاندا جاری وا هەیە مەسەلەن بە کورسیەک هێزی دەسەڵات دێتە خوارەوە ئێمە بینیمان لە نموذەجی سیاسیدا لە انتخاباتی وڵاتاندا هیوا هەیە مەسەلەن بە چەند کورسیەک پێشی کەوتەوە چەند کورسی چییە دەنگی چەند هاوڵاتیەکە وای کردووە کە ئەوەیان دوورکەوتووە لە کاری سیاسی و لە حکومڕانێتێکی سەقەتی وڵاتەکەی لە ئەداکردن و لە بەڕێوەبردنێکی ئیدارەدانی خراپی وڵاتەکەی دوور بخرێتەوە دەستە خراپە بەڵام دەستێکی کە جێگەی ئومێد و جێگەی هیوایە بۆ خەڵکەکە خەڵک توانیوتی بە دەنگەکانی خۆی ئەوانە بێنێتە پێشەوە زۆر چاکە ماوە سیاسی هەمووان زانی ئەمڕۆ کۆمەڵگەی کوردی گرفتارە بە چەندین کێشە و گرفتی گەورە لە ئێستادا کۆمەڵی ئیسلامی وەکو هێزێکی سیاسی بای ئەوەندە مەوارید و وەسائلی هەیە بۆ ئەوەی بەشدارێکی ئیجابی بێ لە ئایندی هەر پرۆسێشی گۆڕانکاری ئیجابی لەناو ئەو کۆمەڵگەیە کە خۆی لە ئەسڵدا کۆمەڵی کێشە و گرفتی گەورەی هەیە بێگومان کێشەکان گەورە و ئەتوانم بڵێم کە کۆمەڵی ئیسلامی هەر لەو ساتەوەختەوە کە قۆڵی لێ هەڵماڵیوە و بڕیاری داوە کە خەباتێکی مەدەنیانە و داخل بە پرۆسەی هەڵبژاردن ببێ و لە ڕێگەی داوە و بانگەوازەوە لە ڕێگەی وشارکردنەوەی خەڵکیەوە نوێنەرەکانی خۆشی ناردوتە پەرلەمان و بەشداری کردووە لە حکوومەتە ئەتوانم بڵێم ڕابردوومان پێناسیە بۆ ئێستەمان لیستی گەندەڵی زۆرە ئەندامەکانی کۆمەڵی ئیسلامی سەرکردەکانی کۆمەڵی ئیسلامی نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی بێباکەن هەتا ئێستا لەو لێپرسینەوەیە و زۆر وەزارەت بووە هەندێک لە وەزارەتەکان بۆ کە خەڵکی کۆمەڵی ئیسلامی تیا بەڕێوەبردون مایی شکۆمەندی و مایی شانازی بوون تەنانەت ئەلمانیەکانش چجای ئیسلامیەکان شانازیان پێوە کردوون و جەماوەری کۆمەڵی ئیسلامی توانین بڵێن زیادی کردووە و ئێمە هەر کاتێکش بەشدار و بێتین لە حکوومەت یاخود چوو بێتنە پرۆسەی هەڵبژاردنەوە بە پێی دوایی وتوێژ بووە لەگەڵ جەماوەری خۆمان و لەگەڵ ئەندامانی خۆمان لەگەڵ کەوادری خۆمان بەڵێ کۆمەڵی ئیسلامی ئەوەی لێڕا ئەبێن لێ دوای ئەوەی کە مەردانە قۆڵی لەڵماڵی لەبەرەی خەڵکا مایەوە ڕازی نەبوو بە ئەمری واقع و وێزگەی پڕ لە سەروەری زۆری تۆمار کرد پاشان ڕوبەڕووی ستەم بووە ڕوبەڕووی گەندەرکاران بووە بەشداری کرد لە حکوومەتە بۆ چاکسازی لەسەر کۆمەڵێ بنەماکە جێبەجێ نەکرا زۆر بە جورئەتەوە کۆمەڵی ئیسلامی پاشەکشەی کرد و گەڕایە دواوە کۆمەڵی ئیسلامی هێمای خۆڕاگریە هێمای کۆڵنەدانە هێمای ڕوبەڕووبوونەوەیە و بڕیاری داوە لەسەر ئەم حاڵەتی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و کارکردن بۆ چەسپاندنی دادگەری و مانەوە لە بەرەی خەڵکە بەردەوام بێ و کۆڵش نادێ زۆر چاکە مامۆستا لە ڕابردوودا زۆر ئیش لەسەر ئەوە کراوە کە زانانی ئاینی پیاوانی ئاینی دوور خرێنەوە لە ئەو کایە و ئەوەی کە پێی دەوترێ ژینگەی گشتی ئەمە بوو و چێ لەوە قازان دزی کردووە و چێش زەرەر من بووە ئەمە ئەومان لەبێت نەچێ کاتێک کە هەوڵ دەدرێت بەوەی کە زانایان بەرکەنارگیر بکرێن و دوور بخرێنەوە لە مەیدانی سیاست و لە مەیدانی حکومڕانی و ئەسپی خۆیان تاودن بەدڵنیاییەوە ئەمە شیعارێکە لەوە من لەو منتەڵەقەوە سەرچاوە دەگرێت فەصل الدین عن الدولة ولەوە سەرچاوە دەگرێت کە ئەمەش پرۆژەی علمانەتی ئیلحادە واتە ئەو علمانەتێک بێتینەی کە هەیە کوێ ئەلمانەت توانین فۆرێن بەندی بکەین بەسەر چەند بەشێکە
بەڵام ئەمە پرۆژی ئەوانە کاتێک کە دەیانەوێت دین بەرکەنارکەن و دووری خەنەوە لە ساحەی ژیان لە مەیدانی ژیان لە پیاوانی زین دینیەوە دەست پێ دەکەن بەڵێ لەوە دەست پێ دەکات کە تۆ باسی دین دەکەی لە دین دەی لە دین دەدەی لەبێت لە چۆ لە دین دەی خۆدی مەسەی قورئانێک تۆ لەسەر تاقەیەکی مبارەکی دابنی تۆزە لێ دەنیشێ کاتە گەڕانەوەی زانایانی ئاینی بۆ ناو کە گشتەکانی ژیان بە جۆرە لە جۆرەکان گەڕانەوەی دینی شیانی بۆ ناو ژیانی گشتی بەدڵنیاییەوە اینجا من دوو ڕوونکردنەوە هەیە لەسەر ئەو بارەوە هەر کاتم کەمەوە بەسەر چاو من دوو خاڵی کورد ئاماژی پێ دەکەم یەکەمیان کاتێک کە دەویسترێک کە زانایان دوور بخێنەوە لە مەیدانی سیاست کە بەو پاساوی کە سیاست بفێ و ئەوە ئیشی تۆ نیە و ئیشی تۆ بریتێ لە مینبەر و میحراب أي باشا وخلك مقر بأغانية كبيغمبر دفرمي عليه الصلاة والسلام كانت بنو إسرائيل تسوسهم الأنبياء سياسة مداراني بني إسرائيل بيغمبر كان ينبون عليهم الصلاة والسلام زۆر چاکە بەڕێزە یەشەشی لە کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی لە لیستی 104 ئێستا بەدڵنیایی کۆمەڵێ خەڵکی بەڕێزە دەبینێ تۆ پێیامت چی بۆ ئەمان چیان پێ دەڵێ پەیامی من پرسیار بە بۆ بەڕێزت بەڵێ پەیامی من بەعام بەگشتیان بۆ بە شێوەیەکی گشتی بەڵێ بە شێوەی گشتی پەیامی من بۆ دەنگدرانی خۆم ئەوەیە کە من پێیان دەڵێم داکۆکی کارێکی سەرسەخت دەمە لە مافەکانی ئێوە لە ئەنجومەنی نوێنەرانی عراق و پارێزەری شکۆی هەرێم دەبین و هەوڵ دەدەین بۆ ئەوەی کە مادەی 140 کە چەند ساڵێکە هەتا کاتی خۆ ئیبراهیم جعفەری کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو لە مقابلەی تەلەڤیزیۆنی کوردیدا بە تەحەدا وتی لەسەر کۆمارەوە تەحەدا دەکەم تا ئاخر مەسئولین هیچیان ڕۆژێ لە ڕۆژان کە ئەو لە ڕیاسی وزرا بووە کەسێک باسی مادەی 140 لەگەڵ من نەکردووە ئێمە بەڕاستی هیوا بە گەنجەکانمان دەگەڕینەوە و من پێیان دەڵێم من لێرەوە بەبێت جیاوازی نوێنەری هەمووتانم و داکۆکی لە مافۆکانتان دەکەم و ئێمە دەمانەوێت هیوا بۆ گەنجولاوەکانمان بگەڕینەوە بە پشتیوانی خۆی پەروەردگار بەڵام دوای ئەوەی کە ئەوان متمانی خۆیان بە ئێمە دەبەخشن زۆر چاکە با بەساسی دیسانیش بۆ تۆ بەڕێزت نامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی حیزبەکەت بە لیستی 104 بەشدارە لەم هەڵبژاردنە تۆ چی بە دەنگدەری کوردی هەڵێی من بە دەنگدەری کوردی ئەڵێم سەربەرزانە لە ڕۆژی دەنگدانە ڕووبکەنە سندوقەکانی دەنگدان و نوێنەرانی ڕاستەقینەی خۆتان هەڵببژێرن ئەوانەی کە تەجربەتان هەیە لە ڕابردوو لەگەڵیانە ئەوانەی دەست پاکن دەم و داوێن پاکن ئەوانەی کە شکۆی کوردەواریان پاراستووە لە بەغدا بە تایبەتی ئەوانەی کە مۆزوعیانە بیریان کردوتەوە و بە عقلێتی حیزبی و کاریان نەکردووە بۆ گەلی کورد کاریان کردووە و ئامانجیان بووە کە دادگەری بەرجەستە بێ بە دەنگدەری کوردەڵێم بە ئەمری واقع ڕازی مەبن گۆڕانکاریەک دروست بن چونکە ڕازی بوون بەم واقعی ئێستا شکستە زۆر سوپاسانەکەم زۆر بەڕێز مامۆستا یاسین حەسەن ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی هەروە زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا ئیبراهیم کاندیدی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی سوپاس بۆ تۆش بەڕێز سوپاس بۆ ئێش بینەرانی بەڕێز